پسپور دارایی و بانکی یک جنزیک و آگاهداری روشا دارایی و تفگره بغدا رزدار عبدالرحمن شیخلی لگل مدبه کاک عبدالرحمن دم باش سپاس با آمده بوناوه یا کو نها عراق تیدایا گلو کشه آوه کیمیا دهات یان کیمیا نختینه یان چه هیه؟ شكرا جزيلا. سپاس بۆ ئەم دەرفەتەکەن سپاسی تۆشەکەن سپاسی بینەرانی بەڕێزەکەین بۆ ئەم دەرفەتە بەڕاستەوەی کە ئەمێ پێت بڵێ من پێشی ناکەم کە بە شازێکی گشتی کێشەی نەختینە لە سەرچاوەکانی نەختینە لە عێراقدا هەبێ بەڵام ئەگەر بتوانین ڕستەیەکی باشتر بڵێن ئەوەی کە توانین بڵین ئیدارەدانێکی نادروست لە بەڕێوەبردننی سوی لەو سەرچاوەکانی نەختینە هەیە بە تایبەتی لە بە نەختیکردنەی درەوە لەسەر ئەم پێنوێنە سەر ئەم بنەمایە دەتوانین باسی ئەوە بکەین ناخۆت ئەوە بەرجەستە بکەین کە عێراق ئەو کێشە بەهاتیایی ڕێزەر عەبدوڵڕەحمان ئەگەر لەگەل بەرپرسین عێراقی باخیبین دەبێژن هەوڵتێنە داین کێشەیەکە بەبی ئاوایی نینە. لا هو فعلا ماكو مشكله حقيقيه. لا نخل الراسية قرفتي شو اوتومانية لبرسكدا بلام يعني انا راح نعطيك كيشكا دقرتو بون نا اداره دان لبرسكدا بوي بنمنك بباسكم ايما او رجنوتيكا برهم دينين بر منيدني لصالي 2003 تاكو امرو ئەتوانێ بڵێن زۆر گونجاو نییە لەگەڵ ئاستی گەشەگەش دانیشتوانی عێراق چکە بەڕاستی وەک دەزانین لێرە گەشتبەدانێکی زۆر هەیە لە کوێی گشتەکان بەڵام لە سیستمی دارێدا ئەم گەشتبەدانە نییە و ئەو داهاتە نەوتێش هەیە کە لە ساڵی 2003 تاوەکو ئەمڕۆ ئێمە پابندین بۆی کە لەو ساڵۆ لە بڵێن لە 2003 پابندین بۆی کە لە زیاتر لە 3 ملیۆن بەرمیل زیاتر نەفرۆشین سەر ڕاوی کە لە ئێستایا بەڵێ کۆمپانیای نەوتی جیاواز هەیە کۆمپانیای بیانی هەیە چەندین کۆمپانیای تری هەیە کە دەکرێت ئاسی بەرمنانی بەرمیلی نەوت بۆ ئێمە ئاسی بەرمنانی نەوت بگەێنە 6 ملیۆن بەڵام لێستا وەکو عێراق هەیە کە پشتبەستنی ئەمە بە نەوت بە کۆی گشتی ئەو پرۆسە دارانی دیکەش کە هەیە بۆ پێنوێنە کۆمەڵایەتیەکان پێگە کۆمەڵایەتیەکان کۆی گشتی بابەتەکانی دیکەش ئەو خاڵاتانی دیش کە هەن بەڕاستی کاریگەرێک ناوچەیەکانیش کاریگەری تەواوی هەیە لەسەر ئەوەی کە عێراق بە تەواوەتی چۆمتوانە کۆنتڕۆڵی داهاتەکەی بکە بەڵام ئەوەی کە ئێمە ئێستاوەیە دەبێت ئیشی لەسەرکەین بەڵێ کە دەبێت کە بە تەواوەتی ئێمە پێویستمان بۆی ڕێکوتن لەگەڵ کۆمەڵی ئۆپیک پلەسکەین بۆی کە بتوانین ئاسی بەرمنای نەوت بەرزتر بکەینەوە زێدەکرد هەیڤانە زێدەکریە تاقەت مایە ئۆپێکێدا ڕازیبوونی نیشان بداتن لەسەر هێشتا زێدەکردنین دنیای نەفتێ بۆ عێراقێ؟ هو هذا بلا بلا مش ما بستم أويه مش ما بستم أويه لسر وبابرت منظمة الأوبك بلاس ده قفتوا أنا قلتنا ولا وكو دزانن وكو بيشترك كومباني أوبك بلاس كومباني أوبك بلاس ولا بس لو كردبو كدبت أستي برمناي نوت تابس بلا مشاز كي نارستو خوش قريبستي كي جواز أبو بو برمناي نوت كبيوزو بكاري بيوزو مادي سيانزا لا برقي دستور مادي أسايكاني 2023 بيوزو بشكل كامش كاريجري لسر وهم كأستي برمناي نوت سيملو زیاتر بکە بۆیە ئەو ڕژە دیاریکراوەی تر کەماتەوە کۆمەڵی ئۆپیک پلەس کاری لەسەر کردو بەڕاستی من ناتوانین ئەو ڕژەیە زیاتر بەرهەم بێنرێت و بەنێردێتە بازاڕەکانی چکە ئەو ڕژەی کە دیاری کراوە تەنها ئاستی ڕێگەپدرا و 230,000 بەرمیلی زیادەیە کە ئەمەش کاریگەریی تۆ لەسەر بازاڕەکان دروست ناکە وەک دەزانن عێراق پشت بەنەوتە بەستێ بۆ خاڵی دوێژی یا دوێژی بلا بپیسین کەرەمکە بەڵێ هذه ملاحظة أو تبيني أقول كويس ملهم تبيني دوام در أوي ياخد سرنجي تر أوي لصال 2003 وهتاوكو أمر وإيما نما تواني والمؤسسات المالية هيش متمانع لنيوان إنه كومبانيا نوتكان ياخد لقل كرتي نوتي كرتي وبانكو هولتيان دروس كان وقت زان إيما بردام قشتك كين بلام هيش كات نما تواني ومتمانع لنيوان هولتيان وبازرگانان كومبانيا نوتكان ياخد كرتي نوتي وزارة الدارية كان دروس كان معاملة روجاني إيما بيسي بوهي بردام قشت بدري پێویستی هاوڵاتیان بەڵام چکی بکەین ئەگەر هاتێ و هاوڵاتیان متمانیان بە ناوەندە بانکیەکان بە ناوەندە دارایەکان لە دەستدا لەبەرەوەی کە هێشت متمانە ناکەن بۆی کە بێنە ناو سیستمی بانکی ئێستاش ئەوەی کە دەبینین ئەوەی کە دەزانین دەکرێت کەرتی بانکی بتوانێت پرۆسەکە بەرەو باشتر بە بەڵام ئێمە ئەو کورتێنانەی کە هەمان بەهۆی نائیدارەدانەوەی بەهۆی نادروستی لە پرۆسەی ئیداردان و کاریگەڕی بانکیەکانی ئەمەیە وای کردو واتە متمانە نەبوونی هاوڵاتیان بۆتە گرفت
ملتفت لبردم باشە کەمبوونەوەی سوولێ یاخو سەرچاوەکانی بنەختینەکردن لە بازاڕەکاندا ئەمە هۆکارێ و هەروەها لەسەر ئاستێکی گیانیش ئەگەر گفتوگۆ بکەین یاخۆت باس لەوە بکەین خەڵکان ڕوون بکەینەوانێ لەسەر ئاستی نێودەوڵەتی پشتبەستن بە سیستمی ئەلکترۆنی یاخو سیستمی دیجیتاڵی لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا بڕێ لەسەر ئەو سیستەمە درا کە بڕیار کە بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام هەتا کۆمڕۆ بە شێوازێکی گشتی ئەم پرۆسێ بەتەواوەتی نەچۆتە پێشەوە بۆیە پێویستەکە زیاتر بەرەو پێشەوە بڕۆ زیاترکاری لەسەر بکرێ دەتوان بڵێن گەشێکی ئەوتوی بەخۆی بین یاخود گەشێکی بچووکی بەخۆی بنیەوە بەڵام گرنگە کە تێبگەین پرۆسەی بە دیجیتالکردنی کارتی بانکی بەحسا ئۆپێک و حسەیە بەشە عێراقی ji neftê zêdetir lê biketin. Bûçî ew bûçî Iraq berêxû nedete çavkaniyê dinyê daha zêde biketin. Bûçî neşêt wê biketin li şûna neftê. طبعا احنا يعني كاقتصاديين وەکو ومتابعين شرۆڤەکارانی ئابووری و چاودێرانی ئابووری لەمە لە زۆر دەمێکە زۆر لە مێژە باز لەوە دەکەن کە پێویستەکە عێراق بە هیچ جۆرێک نابێت بە لە سەدا 50 زیاتر پشت بە نەوت ببەستە لە بچەدا ئەمەی کە دەکرێت هەڵێ بۆیە وەکو ئابوورناسان بەردەوام جەختمان لەم پرۆسەیە کردوەوە کە پێویستەکە بودجە سەرچاوەکانی بودجە لە داهادا جیاوازی تێدا بکرێت پشت بە سەرچاوی جیاوازتر بکرێت چکە بەڕاستی ئابووری هەر وڵاتێک بۆ گەشەکردن بەڕاستی ئابووری نانەوتیە ڕاستە لە هەندێک وڵات ئابووری نەوتی هەیە بەڵام بەڕاستی پڕگەیەکی گرنگ لە بەرەو پێشون یاخۆت بەرەو پێشبردننی کردی بانکی بەڕاستی بە جەشنکردنی سەرچاوەکانی داهاتە بۆ ئێمە پێویست بوو لە ڕاستیە لە دوای ساڵی 2023 پشت بە کەرتی نەوتی بەستین بەڵام ئاستێکی زۆر شەرمەزار کەرە کە ئێمە ناتوانین تاوەکو ئەمڕۆ یاخود نەتوانراوە تا ئێستا کەرتی یاخود ڕۆڵی داهاتی نانەوتی لە بودجەدا بۆ زیاتر لە 14 زیاد بەرز بکرێتەوە ئێوەشی کە هەیە ئێمە بودجەکەمان کەمترە لە 200 تریلیۆن دینار بەڵامەکو دەزانن کە ئێمە هەموو داهاتەکانمان کۆی ئەو بودجێ گەشمانە تەنها نەوتە کەواتە ئەوەی کە لێرەیە هەیە ئەمە وا دەکە هەر گۆڕانکارە لە نەوتە هەبێت کاریگەریی ڕاستەخۆ کارگەریی گەورە لەسەر داهاتی عێراق دروستکات لەبەر ئەوەی کە بەڕاستی بە شێوازێکی گشتی زیاتر لە 90% ئابووری عێراق ئابووریکی نەوتیە بۆی هەر گۆڕانکاریەک کە بێتەوەی دابەزین نرخی نەوت یاخود بەرزبوونەوەی نرخینەوە کاریگەری ڕاستەخۆ دروستەکە ئەوەشی کە لەماکانی ڕابردووە بیندا ڕاستە ئاڵۆزەکان نرخی نەوت بەرزەکەنەوە بەڵام باشە ئەم شەڕەی لە مای پێشودا ڕوویدا بوو هۆکارێک بۆ دامڕکاندنەوە یاخۆ داڕوخانی سیستەمی ئابووری بە تایبەتی ئابووری نەوتی لە عێراقدا بچکە ئەوەش ئەو ئاڵۆزیانە ڕێگر بوو لە فراوانبوونی هەناردەکردنی نەو ناوچەکەدا ئەوەشی کە ئێستا هەیە بەڕاستی هەمووان دەزانن ئەمریکا زۆر بە چڕیکە لەسەرەوە دەکات کە نرخی نەوت دابەزێنی ئیش لەسەر ئەوە دەکات ئەوەش پێچەوانەی پێشبینیەکانی عێراق پێچەوانەی کارەکانی عێراقە و لە بەرامبەریشدا چین هەیە ئێمە ڕاستە دەڵێن چین هاوپەیمان و هەماهنگە لە پرۆسی ئابووری و هەروە گەورەترین کڕیاری نەوتە دەکرێت کڕارێکی گەورەی نەوتی عێراقی بێ بەڵام بە هەمان شێوە چین سوودمەند بووە لەم دابەزین نرخی نەوتە بۆیە ئەمان کار لەسەر دابەزین نرخی نەوت دەکەن ئەمەش کاریگەرێکی زۆر گەورە لەسەر ئابووری عێراق دەکات بۆیە لەم پرۆسەدا لە دابەزین نرخی نەوت کۆی ئاڵۆزەکەشە بریتە لە چین کە باشە ڕێزدار شێخلی ڕکابەرێکی گەورەی باڵاش ئەمریکا بێ ڕەوشێ با گرێ بدەین بە ڕێژە هەلاوسانێ لە عێراقی کو دما حوزەیرانێدا بە 0.6 لە قەلامدایە وەزارەتە پلاندانانێ هۆن vê بû çi vedgerînin ev zêdebûnê çi qas girêdayî vê belê ta çend girêdayî wê xirab îdaredanê de ye ku te destpêka gotinên xwe amaje pê kirî çima gehandiye vê نعم بەڵێ بلى نعم سيدي الفاضل التضخم بەڕێز بەڕاستی ئەو هەڵاوستانەی کە لە عێراقا ڕوویدا و پێویستی بۆ هەیە دابەزێ مەبەستم ڕێژەی هەڵاوستان پێویستەکە دابەزێ نەخ ڕێژەی کوردێنانە ئەم دوانە پێویستەکە جیابگەنن چکە ڕێژەی هەڵاوستان ئەوەی کە بە شازی کتوپڕ ڕوویدا بەڕاستی پێویستی بە دابەزین هەیە ئەمەش بەو بەڵگەی کە پێویستەکە ئێمە لە دوای ساڵی 2023 حتاوەکو ئەمڕۆ عێراق هیچ دراوێکی نوێی چاپ نەکردووە ئەوەی کە هەیە ئەمەی کە ئێستای دەبینی
مەبەستم لە جۆرێکی نوێی جیاوازتر ئەوەی کە هەیە ئەوەش کە بەتەواتی ئێمە ئێستا حالیان خاوەنی زیاتر لە 110 تریلیۆن دیناری عێراقین لە بازارەکانە بۆی هەر هەڵاوسانێک کە ڕووی داوە بێگومان بە هەمان شێوە کاریگەری لەسەر دروستبوونی کورتێنان لە نەختینەی دارایی عێراقا دروستەکە ئەوەش کاریگەریی نەرێن لەسەر ژێرخانی بانکی دروستەکە بۆیە ئەگەر وەکو نمونەیەک ڕوونی کردن یان باگە نمونەیەک پێدەم یارمەتیم دەسپاسەکەم ئێمە وەکو عێراق بەردەوام هەڵماندا و هەمیشە درێژە بەوە بدەین کە یاخودۆ کوڕ عێراق بەردەوام هەڵی داوە کە بەردەوام لە ڕێگەی فرۆشتنەوەی سەنەدات و کارتە بانکیەکان و کاغەزەدارەکانەوە کۆنتترۆلی هەڵاوسام بکات کە ئەوەش کە لە کۆتا ڕاگەندراوە بینیمە بڕی 8 ملیۆن دینار و بۆ هەر ساڵێک بەڕێژەی سوی بانکی لە سەدا حەوت کە ئەمە مانکانە و هەروە ساڵانە ڕێژەیەکی سوی زۆرتر بە هاوڵاتیان دابێتەکە جیاواز لەوەی کە هەڵبستێت بڕوات دراوێکی نوێ چاپکات کە بێتەوە بەرزنەوەی هەڵاوسان بۆیە ئەوەی کە دەگەی هەیە ئەف خاڵەیەکەمە فروتنە سەنەداتان عێراقی هەن پێنگاف بۆ ئابێتینە کاریە سەرکەتی بە بێوێڕێ 2 دینار زیاتر ڕاکێشە بوو پێویستیان خوا بەڵێ بێگومان جۆری لە جۆرەکان لەم باردۆخی ئێستا هەیە بێگومان بەڕاستی بەو جۆرێ ئێمە دراوی نوێمان چاپ نەکردووە بەڕاستی وەگەڕانەوە بۆ سیستمی دارایی لیژنەکانی ڕابردوو بەڕاستی پێویست بوو کە دراوینە چاپ بکرێت بەڵام بە ڕەچاوکردنی و دۆخی کە ئێستا هەیە بەڕاستی پێویستان بۆ نیە دراو چاپ بکرێت لەبەرەوەی کە ئێمە دەزانین کۆی بەهای ئەو هەڵاوسانەی کە هەیە ئەو هەڵاوسانە گشتی کە لە بەهای دینارا دروست بە وای کردو کە باکەی بڕژە لە 3.4 دابەزنیکە بەڵام لە ئێستاە ئەم بابەتەمان پاراستووە ئەم بابەتە پارێزراوە جگەی خۆی کردوێتوانێت لە جیاتی چاپکردنی دراوینێ بەڕاستی هەڵدەستین بە فرۆشتنەوەی سەنەدات و قەواڵەدارایەکان کە ئەمەوا دەکات کێش جۆرێک لە جۆرەکان قەبارەی کورتێنانی نەختینە لە بانکانە کەم کاتەوە بەڕاستی وەک دەزانن جگە لەوەش هاوڵاتیان سوودمەند دەبن بازارەکان سوودمەند دەبن لەم حاڵتەیە بۆی عێراقم لە ئێستا ئەم خاڵەی کردوێتە بەر بۆی کە کاریگەریی ئۆتۆ لەسەر دروست نەکە ئەمە وەکو لایەکی دیکە وەکو ڕۆیەکی دیکە کە ئەمێ بە تەواتی قسەی لەسەرکەم بەڕێز ئەگەر کاتم بێتە سپاس دەکەم لە ئێستا ڕاکێشانەوەی پارە بەشێکە لە ڕاکێشانەی پارە لێ دەگا کە ئەمە کاردانۆکی گەورە لە بازارەکانی عێراقا دروستکە و لە کۆنا کۆمەڵگەی عەرەبیا دروستەکە چکار چۆنێکە بیری کەیتەوە لە گوی گشتی 9 تریلیۆن دینار لە پێی زەمانات یاخود لە خطاب زەمانی باجەکان لە ناو بانکەکان ئاگە بوو کە ڕاکێشا کاریگەری گەوری لە بازارەکە ئەمە دووسێک تایبەت دەبیندرێت بەڵێ ئەگەر یارمەتیم ئەم بابەتە ڕوونکەمەوە بەتەواتی ئەم پرسە هاوڵاتیان پێشبینی دەکەن کە ئەم ڕاکێشانی پارەی باجە لە ناو وەزارەتی داراییە کە پێویست بە زەماناتی باج لە بانکەکانە وای کردە بۆ هاوڵاتیان وا تێبگەن کە حکوومەتی عێراق کێشەی نەختینەی بۆ دروست بۆ بۆی هەڵستاوە بە دەستبردن بۆ پارەکە بەڕاستی ئەمە بابەتەکانی بەڕاستی ئەوەی کە پێویستەکە هەمووی لێ تێبگەن ئەوەیە کە چاپکردنی پارە هۆکار نەبوو بە بابەتەکە یاخود ئەو فرۆشتنەوەی خەواڵەکان هۆکار نین بۆ کەمونیسی لەبەر کارسەر بۆیە ئێستا ئەوەیە کە ئەوەی کە دەمەوێت ئەو تێڕنانت پێ بدەم کە بە تەواوەتی سویلە بریتە لە کۆی مڵکە دارایەکانی حکوومەتی عێراق ئەمان هەمی بە سویلە دەبیندرێ بە سەرچاوەکانی نەختیبەت دەبیندرێ و هەروە ئەو کەسانی کە باش دەدەن باش زەرە گەورەکان ئەمانە بەشێکن لەوە پڕکردنەوەی سویلە بەشەکەن لە سەرچاوەکانی مەنەختی بوون وەکو ئێوە خۆتان زان وەکو خۆت بەڕێز یاخود هەر کەسێکی دیکە کەشتی دەرەوە دەکات کاتێک ئێوە سەردانی دەرەکۆن دەگەڕێنەوە کاتە کارەکە کاڵاک لەگەڵ خۆت دێنیتەوە ئەو ئاماناتە ئەو کاڵانەی کە هاتە کە دێنیتەوە بە شێوازێکی خەمڵێنراوە بە شێوازێکی گشتگیر نییە بە شێوازێکی تێڕوانگەراییە بۆیە کاتێک کە تۆ دەڕۆیت لە کۆتای ساڵە دەڕۆیت بۆ بەڕێوەبەرایەتەکان بۆ ئەوەی کە بتوانیت یاخود ئەو کاڵایی کە هاتە باجەکەی لەسەر بدەیت لە دوای ئەوەی کە ڕێژەی خەمڵێنراوی لێ دەرەچێت بێگومان ڕێژەی ڕاستەقینەی باجەکە دیارەکە ئەو باسەوەکە ئەمە باجەکەی تاوەتیتە ئەمە بەستمۆنێک کە بڕۆیتە ڕێژەی باش ئەو باجی کە بۆ خەمڵێنراوە ئەگەر زیاتر بێ پارەکە هاتە بێگومان نەخێر بۆی لە ئەوەی کە لە دەواازەکانە هەیە بۆیە بێگومان ئەوەی کە لە دەواازەکان هەیە بۆی کاتێکە لە کۆتای ساڵ ئەگەڕێتەوە بۆ بەڕێوەبەراتی باج ئەوەیە کە پارەکە دێماش ڕێزدار عەبدوڕەحمان شێخلی پسپۆرە دارایی و بانکیش بەغدا لەگەڵ ما بوون ماندوو نەبن